مامۆستا سامان لەگەڵتانە لە بەشی سێ لەوانەی چەنەما وانەی یەکەم بەشی سێ وانەی یەکەم سێریکە ئەمە ئێستا مامۆستایانی پۆلی 12 ئەم شتا بینن شتەکە ڕاستەوە خۆشە ئەبێ بە ڤیدۆ بڵاوی جەبێتەوە لە ناو پەیجی پەیمانگایە سێریکە لە 12 زانستی شتێکی ئاوای پیایە بۆیە گەورەی بیرکاری لە پۆلی دەی زانستی زۆر مهمە واتە بیرکاری پۆلی دەی زانستی بنچینەیە بۆ 12 بنچینەیەکی زۆر باشە پرسیارەکە ئەڵێ چی بە کوردی دۆزینەوەی سەری بڕگە هاوتای ئەوە کە ئەڵێ سەری بڕگە هاوتای ئەوە مەبەستی سەرێکی برای خۆتانکەن مەبەستی ئێکس وایە ئەنجا وەرە با شتێکیش تریش فێر ببی بە بڕگەی هاوتا ئەوترێن نەخشەی دووجا هەمیشە نەخشەی دووجا ناوێکی تریشی هەیە پێی وتێ بڕگەی هاوتا لە ئیمتحانات چۆن بابەتەکە لێک جاکەیتەوە سەریکە دۆزینەوەی سەری بڕگە هاوتای نەخشەی دووجا ئاوات پێ ئەڵێ دۆزینەوەی سەری بڕگە هاوتای ئەم نەخشەیەم بۆ بدۆزنەوە یاسایەکی بچکۆلەی هەیە بەکاری دێنی و تەواو ئەڵێ چی ئەڵێ ئێکس یەکسانە ئێکسەکە بەو یاسایە ئەدۆزیتەوە یاساکە ئەڵێ چی ئەڵێ ئەکاتە ناقسن بی لەسەر دوو ئەی باشە هەمیشە بەم یاسایە ئێکسەکە ئەدۆزیتەوە ئەو نرخی ئێکست دەستکەوت ئەزانی چۆنی ژوای ئەدۆزیتەوە ئەو نرخی ئێکسەی کە بەم یاسایە دەستکەوت ئەچی لە ناو نەخشەکەیە دای ئەنەید وەڵامەکە ئەبێ بەچی ئەبێ بەوای تەواوە قسەکە دەبابێم ئێستا نمونەیەکی جوانم هەیە حەلیکەم ئەڵێ سەری ئەم بڕگە دووجان بۆ بدۆزەوە خوشکی ئەڕێزیزم کوڕی من مەبەستی سەری بڕگە دووجان مەبەستی دۆزینەوەی ئێکس و وایە باشە یاسایەکەت هەیە بۆ دۆزینەوەی چی ئێکسەکە ئەی ئەبێ یەکەم جار یاساکە بەک بەس پێش یاساکە بەکاربێنی ئەیوبیسیەکان جیاب بکەرەوە من ئێستا پێم وتی پێش ئێکس دووجا چییە ئەیە وەنیە ئەیەکە چەندە سالب یەکە ڕوونا ئەیەکەمان بریتە لە سالب یەک ئەی چێتان پێمەڵە بیەکە بەردەمی چییە بیەکە بەردە هاوکۆلکەی ئێکسەکەیە چەندە سالب دووە ڕەحمەتی خوارد لێبێت پێویستمان بە سیەکە نییە ئەنجاکانە بەو یاسایە چی بۆ دۆزمەوە بەو یاسایە ئێکسەکەی بۆ دۆزمەوە یاساکە ئەڵێ ناقسن بی لەسەر دوو ئەی بەس ئەبێ یاساکەت لەبەر بێت بەو یاسایە ئێکسەکەی ئەدۆزیتەوە سری بلارزانی چۆن ئەدۆزرێتەوە ناقسەکە وەک خۆی ئەنجا دانانەوە ئەەکەی دانانەوە لە شوێنی بیەکە چەندا بنێم ئەوە نووسیم سالب دوو لە خوارەوە ئەو دووە یاساکەیە کەوانێک ئەەکەمەوە ئەوە چی نووسراوە ئەیەکە چەندە سالب یەکە سەرەوە ئەکاتە دوو خوارەوە ئەکاتە ناقص دوو وەڵامەکە چەندی کرد ناقسن ئێستا هەمووتان پێم بڵێن نرخی ئێکسەکە چەندە ئێستا نرخی ئێکسەکە سالب یەکە ئێکسەکە دۆزیوەتەوە چی کەشی ئەوێت ئەبێ چی بکەی ئەو ئێکسە لە نەخشەکەدا بنیتەوە چیە دۆزیتەوە وای ئەبێ بەچی ئەڵێ وای یەکسانە ناقسەکەی خۆیەتی کەوانەیەکەی و دووجای لەسەرەکەی لە شوێنی ئێکسەکان چەندە ئەنەی سالب یەک لێرەدا ئەنەی ناقسەن دووەکە وەک خۆی لە شوێنی ئێکسەش سالب یەک چیش زائیدەنەوە ئەنجاکانە ئەمە بە حاسیبە بێت بەدەم بێت بە هەشتەی بێت ئەو دوانە 11 ئەکات یەکی لێ بڕواکاتە دا چێ بێمەڵە سەری بڕگەکە بوو بە چی ئەو کاتە ئێکسەکەمان سالب یەکە وایەکەمان چەندە دەیە پەلەنەکەی کارمەوە ئەشتوانی بینی خۆمان بێ وێنەکەشی پێ بکێشی زۆر بە ئاسانی سەیری وێنەکەی بکەن تۆ سەیرێکی وێنەکەی بکەن وێنەکەی زۆر بە ئاسانی پێکێشێ ئێکسەکەی چەندە وایەکەی دەیە سالب یەک و دا ئەمە سالب یەک 1 2 3 4 5 6 7 8 9 ئەوەدا لە ڕێکی هەردووکیان نقطەیەک دابنێ خاڵێک دابنێ باشە وێنەی ئێکس دووجا یان بۆرەوە سەرەوەیە یان بەرەو خۆرەوە چێ پێم ئەڵێن ڕووی بکەمە شوێ بۆ ئاها چەند گەورەیە ئەو خاڵە باشترینەکان لە پەیمانگای سلەیمانین بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین